من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بخشنده مهربان برزان و خوشویستانی برنامه بخشین سلام و رحمتی خوای پروردگارتان لسر بێت. خۆشەویستان لە درێژەی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئێمە لە شارۆچکەی مەخمورین لەو کاتێکەوە بەرنامەی بەخشین هاوکاری و کۆمەچەکانی بە هاوکاری خێرخوازان و بە هاوکاری دەوڵەمەندەکان کاسەی ماڵە فەقیر و هەژارەکانی گەرم کردوتەوە لەو مانگە ڕەمەزانە پیرۆزەدا. بۆیە ئەو بەرنامە بەخشینە لە مانجی ڕەمەزاندا هەوڵی داوە 8,000 کارتۆن خۆراک ببەخشێتە کەسانێکی هەژار و نەدار و فەقیر. ئێمە لەو شارۆچکەی مەخمورەدا 150 کارتۆن دابەش دەکەین بەسەر کەسانی هەژار و فەقیر و کەم دەرامەت. بەو هیوایەن خوای پەروەردیگار دەستگیرۆیی زیاتری ئەو بەرنامەیە بکاتن لە ڕێگەی خێرخوازانەوە و هەروەها کەسانی هەژار و نەداریش دوعای خێر بۆ ئەم بەرنامە بەڕێزە بکەن لەگەڵمان بن لەو بەرنامە بەخشینەدا. بە هیمەتی خوا و پێغەمبەر چای باشە خوای گەورە ئەی وەسەر دێخیم لۆ خاتر پێغەمبەری خوایە خوا نەجاتودا خوای هیدایەتودا خوای گەورە لێتان ڕازی بێ خوای گەورە دەربچن لەو دنیایە. ئەمە ئێستا کە زۆر سوپاسی زەرچی بەرنامەی بەخشین دەکەن کە ئەو هاوکاریە ئەم بۆمە کرد بۆ هەژاران دەزانێت لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا و هیوێدارم هەردەم سەرکەوتوو بوون لە ژیاندا و خودای گەورە پەناهتان بیتن و خەیر و ناسی من نەفع الناسی. 1000 قەسرم هەبی لە ئالتون لەسەر دنیایە کەیفی هیچم پێ نایە مردن لە ڕێە و کەس دەرەقەتی نایە. الحەمدولله هیوادارم دەزانێت بەڕەعم بستە ناو دیریانەوە زانێت بەزیان بەو خەرکێدا بێتەوە خەرکانێکی زۆر فەقیر و هەژار هەنە مەتەن دەزانێت لە کوردستاندا بەڕاستی پێویستیان بە یارمەتی هەیە ئەو یارمەتیانش ئەوانیش گوتت دەزانێت دەبی یعنی دەستی یارمەتی درێژ بکەن لۆ فەقیان لۆ ئەو بەرنامەیە کە ئەوە بیکەن و هەتاکرێت زۆر سپاسان دەکەین وەرمدا زۆر مەمنون دەزانێت برا خۆشی لەو دەوڕۆمەدانە دەکەم کە دەبەخشین 1000 عمل لە داک و بابیان بە بریای خوای هەموو دەوڕۆمەداشش ئەوها ببەخشی باە فەقیر نەدەما هەموو سارێ چەندێک کەما گەلە زۆرە لۆ فەقیری دەستخۆشیتان لێ دەکەم. باسی بەرنامەی بەخشین دەکەین هیوادارم هەموو ساڵێک
ئەو دەستکورت و هەژارانە بەسەرکەنەوە و زۆر زۆر سپاسان دەکەین و زۆر پێویستە بەڕاستی لۆ فەقیر و هەژاران زۆر زۆر پێویستە بەڕاستی. وەڵی هیوادارم دەستی ئەو بەرنامەی بەخشی بگەن وەبی ئەوانیش وەکو پردێک لە بابینی دەوڵەمەندان و فەقیران یارمەتی ئەو پشتی ئەو بەرنامەی بەخشین بگرن. واخری بەرنامەی بەخشی بنووسی ئینشاڵڵا نمونەتان زیاتر دەبی ئینشاڵڵا زیاتر هاوکاری بەرنامەی بەخشی بکەن. ئای خێران بخوا خێر و بنووسی ئارێوەڵە زۆر مەمنون خوا خێری و دەورەمەندانش بنووسی ئارێوەڵە خوا خێرین گۆش بنووسی. بەناوی خۆم و بەناوی فەقیر و هەژارانی شارۆچکەی مەخمول دەستخۆشتانی دەکەم و زۆر زۆر بە خێراتنی بەرنامی بەخشین دەکەم و بەرنامی بەخشین ئەوە جارێک و دوو جار نییە بەناوی دەنگدان و شتێوهانە بەرنامی بەخشین ناوی بخۆیەوە هەر دەبەخشێ هیوادارم سەرکەوتوبی ئینشاڵڵا زۆر سوپاسی کارمەردەکانیش دەکەم و ئەزیەتیان کێشا هیوادارم سەرکەوتوبی ئینشاڵڵا نە ئەوەن جاریشتی و ئینشاڵڵا نە ئاخر جاریشتی سەرکەوتوبی زۆر زۆر پێویست بوو دەستان خۆش بیا ڕەبی سەرکەوتوبی ئینشاڵڵا دەورەمەندەکان بەسە تا کەنجی لەسەر یەکدا دەنێن باقیچێک بە خۆیان دابستنەوە بەشکو ئینشاڵڵا لەو ئاگرە گەرمەی ڕۆژی دوایی ئینشاڵڵا خوای گەورە قوتاریان دەکا بەشکو خوای گەورە دەیان بەخشی با ببەخشین بەشکو خوای گەورە دەیان بەخشێ ئینشاڵڵا. پارە نییە مەحاج نەبوو ئەو عالم ئەو شتەی وگر زۆر زۆر باش بوو داوەرە خێرخوازی دەکەم یان ببەخشن بە ئەویان بەرنامەی بەخشین ئەو مارهەیتیان ببەخشن بە بەرنامی بەخشین ئەوانش بەخشن بە فەقیران خوا خێتان بنووسی جەزاکم الله خێرن زۆر زۆر پێویست بوو ئەم تەزۆر لە ئیش شاتیم و بەڕازەوە بە موزە جەماعەت دەزانن ئەم کاسبم بەڕاستی زۆر زۆر پێویست دەستان خۆش بەڕاستی کۆمەڵی ئیسلامی هەرچەند دوعای لۆ بکەی هەر کەمە خوا خێتان بچی دنیا و قیامەت ئینشاءڵڵا. وا دیارە ئەو سار بەرنامەی بەخشین بە هاوکاری نووسینگەی مەخمور هەستا بە دابەشکردنی 150 کارتۆن خۆراک ساڵانی ڕابردوو 100 کارتۆن بوو بەڵام ئەو سار وا دیارە سەر ڕای ئەو قەیرانانەش 50 کارتۆنی تریان بۆ زیاد کردین بۆ ئێمە دەستخۆشیانێ دەکەین و لێرەوە داوا لە خێرخوازان دەکەین زیاتر هارکاری بەرنامەی بەخشین بکەین بۆ ئێمە زیاتر سوود بەو خەڵکو و هەژاری ئەم ناوچەیە بگەینین. ئەم کەرستانە برنجە شەکرا ڕۆنە فاسولیایە نیسکە پێ کاتێکی باشە بۆ مانجە ڕەمەزان لێرەوە داوا لە خوا پێوە داوانی ئەو شارە و شارۆچکاینتر دەکەم هاوکاری بەرنامەی بەخشین بکەین بۆ بەخشین دەستکراوەتر بێ بتوانی زیاتر هاوکاری هەژارەکان بکە. ئەو خۆراکەی ئەو ڕۆژدا بەشمان کرد تێگراچین و توێژەکانی کۆمەڵگای گرتەوە دایکە یەتیم کەمەندام کرێکاری شارەوانی بەبێ جیاوازی بەرنامەی بەخشین ڕەبی سپاسیان دەکەن ئەوی فەقیرە دانێ زۆر پیاون و زۆر مردن و زۆر سپاسیان دەکەین سپاسی خوای دەکەین ئەوە لە بۆ مانجە ڕەمەزانێ هێوارە لە خۆ ڕوونە و برنجە و شەکرە و دەرمانە و هەرچ دەچێ ڕەبی خوا خێریان بنووسی بێتەوە ڕێیان لۆ خاتری مەولودی پێغەمبەر هی هەموو لایەکمانە هەموو لایەکتان بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0حوسەد و 961 13 0حوسەد 961 0حوسەد 5 23 25 سەرەتا بەخێراتنی دەستگای بەرنامەی بەخشین دەکەین لە بۆ شاری مەخموری خۆشەویست دیار دەستگای بەرنامەی بەخشین ئەوە لۆ ساڵی پێنجەمە شاری مەخمور بەسەر دەکاتەوە ئێمە سوپاسیان دەکەین و زۆر دڵخۆشن بەوەی کە ئەو بەرنامەیە ساڵانە لە مانجی ڕەمەزان ماڵە هەژارەکان بەسەر دەکاتەوە ئێمەش وەکو پردی پەیوەندی لە نێوان هەژارەکان و لە نێوان ئێوەش وەکو پردی پەیوەندی لە نێوان دەوڵەمەندەکان و لە نێوان هەژاران دیارە جیاوازی لە نێوان دەستگای خێرخوازی بەرنامەی بەخشین لەگەڵ هەندێک دەستگای بەناو خێرخوازی ئەوەیە ئەوە وەکو فەرمودەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە دەفەرموویەتن تؤخذ من أغنيائهم وترد على فقرائهم
ئەوە نییە ماڵی خەڵکی بی لە خەڵکی دزرابی و بدرێتەوە خەڵکی بەڵکو ئەو ماڵی ئەو دەورەمەندانەیە کە پێیان خۆشە یارمەتی هەژاران بدەن و هەم بەرنامەی بەخشین هەم ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی لە شار و شارستانی کوردستان پردی پەیوەندینە لە نێوان دەوڵەمەندەکان و هەژارەکان ئێمە زیاتر ئەوەی دڵمان پێخۆشە بەڕاستی شێوەی دابشکردنەکەیە کە لەسەر بنەمای چێ شایستەترە چێ هەژارترە چێ مستحقترە دەتوانین برین هەموو ڕەنگەکان تێدا سوودمەند دەبن و بەشی خۆیان وەرەگرن الحەمدولیلای ڕەب العالەمین زۆر جاری واشەیە مەسەڵەن تووشی دڵگرانی دەبین ئەویش ئەوەیە کە ئەو ڕێژەی کە لە بۆمان دێ بەڕاستی لە شارەکی چەند هەزار نەفەری ڕێژەی لە بۆ نمونە 100 کارتۆن لە بۆ دێتن ئەتو ناتوانانی هەموو خەڵکی بەسەرکەوە ئێمە ئومێدەوارین کە دەوڵەمەندەکان زیاتر بێنە جۆش و خرۆش و لە مانجی ڕەمەزانی ئەو بەرنامەیە دەوڵەمەند بکرێتن لۆ ئەوی هەژارەکان زیاتر سودمەند بن ئینشاء الله تعالى. بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەوەی بینیتان دابشکردنی ئەو 150 کارتۆن خۆراک و ئازوق و خواردەمەنیە بوو کەوە لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە بە هاوکاری دەوڵەمەندان و خواپێداوانەوە دابش کرا بەسەر فەقیر و هەژار و کەم دەرامەتەکانی شارۆچکەی مەخمور بۆیە هەر کاتێک دەوڵەمەندەکان و خواپێداوان دەستگیرۆیی زیاتری بەرنامەی بەخشین بن بەرنامەی بەخشینیش دەتوانێت زیاتر و زۆرتر هاوکاری و دەستگیرۆیی کەسانی نەدار و نەخۆش و کەم دەرامەت و هەژارەکان بکات لە کوردستان بۆیە داواکارین لە خوای پەروەردیگار لە هەموو لایە قبول بکات و سەروەت و سامان و پارەی دەوڵەمەندەکان کەوە هاوکاری بەرنامەی بەخشین دەبن بەرەکەتدارتر بکات و خوای پەروەردیگار ئەو بەرنامە بەخشینە برەو پێ بدات و هەوەروها بەردەوامی بکات بۆ ئەوەی کەوا بەخشین بەردەوام بێتن لە کوردستان. والسلام عليكم ورحمة الله وبركاته.